لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. 2. هۆکارەکان و یاساکان بۆ ئەوە بەدیهێنراون کە ببن بە یەکەم ئامانجی سکاڵا و ڕەخنە نابەجیەکان. شتان و ڕووداوەکان دوو ڕوویان هەیە، مولک و مەلەکوت، بەواتایەکی تر دەرەوە و ناوەوە. ڕێک وەکو ئاوێنە، دیوێکی ڕوون و بێگەرد و خاوێن و جوان و بێلەکەیە و دیوەکەی تری پیس و ناشرین و تەڵخ و ناتەواوە. بە هەمان جۆر لەبەر ئەوەی دیوی مەلەکوتی شتان و ڕووداوەکان کە بریتیە لە دیوی ناوەوەیان، هۆکارەکان و یاساکانی تێدا نییە، ئەوە لەم ڕووداوەدا چڵک و ناشرینی و ناتەواوی بوونی نییە. لێرەدا هەموو شتێک ڕوون و جوان و خاوێنە. بۆ نمونە ژیان و نور و ڕەحمەت لەم جۆرەن. هەرچی دیوی مولکیشە کە دەکاتە دیوی دەرەوەی شتان، لەبەر ئەوەی هەندێک حاڵەت و بۆچوونی ناخۆش ڕوو لە چاو و گوێ و لوت و تەنانەت خەیاڵ و بیری مرۆڤ دەکەن، ئەوە لەم جۆرە حاڵەتانەدا هۆکارەکان و یاساکان دروستکراون بۆ ئەوەی ڕۆڵی پەردە بجێرن و ببن بە یەکەم ئامانجی تیری ڕەخنەگرە ڕواڵەت بینەکان. خوای گەورە لە پشتی ئەم هۆکار و پەردانەوە کاروبارەکان ڕادەپەڕێنێت. بە هەمان جۆر دەستەبەرکردنی ئەوەی کە ڕاستەوخۆ سکاڵا و ڕەخنە ناحەق و نابەجێکان ڕوو لە خوای گەورە نەکەن، داخوازی بەدیهاتنی هۆکار و یاساکان دەکەن. چونکە کەسانی بێ ئاگا و نەزان لەبەر ئەوەی زۆر جار ناتوانن حیکمەتە ورد و قوڵەکانی ناوشتان و ڕووداوەکان و جوانیە شاراوەکانی نێو ئەنجامەکان ببینن، ئەوە سکاڵا و ڕەخنە نابەجێکانیان ڕاستەوخۆ ڕوو لە خوای گەورە دەکەن. لە حاڵێکدا خودی سکاڵا کارەساتێکی زۆر گەورەترە لەو شتەی سکاڵای لەبارەوە دەکرێت. خوای بەخشندە و میهرەبان وەکو یەکێک لە ڕەحمەتە بێسنوورەکانی لە پشتی پەردەی هۆکار و یاساکانەوە کاروبارەکانی خۆی ڕادەپەڕێنێت و بەمەش هەندێک بەهانەی لاوەچی دەدات بەدەست بەندەکانیەوە و لە کارەساتی ڕاستەقینە کە سکاڵا و ڕەخنەیە دەیان پارێزێت. لەبەر ئەم هۆیە ئەو دایکەی کە منداڵەکەی لەدەست دەدات و جگەری سوتاوە هاوار و فەریادەکانی ڕوو لە نەخۆشی و بەڵاو موسیبەتەکانی هاوشێوەیان دەکات و بەم جۆرە لە ڕەخنەگرتن و سکاڵاکردن لە دەستخوای گەورە ڕزگاری دەبێت کە خۆی لە خۆیدا لە موسیبەتی لە دەستچوونی منداڵ زۆر گەورەترە. ئای ئەمە چەند نیشانەیەکی گەورەیە لەسەر مەزنی و شکۆمەندی ئەو خوایەی کە تا ئەم ڕادەیە میهرەبانە لەگەڵ بەندەکانی و ئای ئەمەش چەند بچووکە لە چاو گەورەی و مەزنی ڕاستەقینەی خۆیدا. 3. یاسا سروشتیەکان و هۆکارەکان بۆ ئەوە بەدیهاتوون کە هونەر و سەنعەتی بێپایانی خوایی دەربخەن. گەورەی سەنعەتکار بە نرخ و بەهای سەنعەتەکەی دەپێورێت. جریوە جریوی چۆلەکەکان و گوڵانی ڕەنگاوڕەنگ و وردەکاریە هونەریە ناوازە و سەرسوڕهێنەرەکان کە تەنانەت لە بچووکترینی شتانیشدا دەبینرێن. بەڵێ، لە هەموو ئەمانە و هاوشێوەکانیاندا خوای گەورە لە ڕێگەی زمانی سروشتەوە ناو و سیفەتەکانی خۆی بڵاو دەکاتەوە و لە ژێرناوی هۆکارەکاندا تەجەلی ناو و سیفەتە پیرۆزەکانی ئاشکرا دەکات و پیشانی بوونەوەرە خاوەن شعورەکانی دەدات. خۆیشی تەماشای سەرسوڕمان و سەرسامی ئەوان دەکات. هەموو خاوەن جوانی و کەماڵێک حەز دەکات جوانی و کەماڵی خۆی ببینێت و پیشانی کەسانی تریشیان بدات. لە دنیادا بە پاڵنانی حەز و تاسەیەکی لەم جۆرە لە ژێرناوی پێشانگادا ڕۆژانە بەرهەمە هونەریە پڕ لە ناتەواوی و کەم و کورتیەکانی هونەرمەندان دەخرێنە پێشچاوی خەڵک. ئەمە لە حاڵێکدا جوانی و کەماڵ لە مرۆڤدا لە نزمترین ئازدایە و تەنها وەکو پێوەرێک پێی بەخشراوە هەتا بەهۆیەوە لە جوانی و کەماڵی ڕەهای بەدیهێنەرەکەی تێبگات. بەڵام سەرڕای ئەمە هەمیشە دەتوانین بە بەکارهێنانی ئەم پێوەرە لەو ئیرادە و ویستە ڕەهایی خوای گەورە تێبگەین کاتێک با مەبەستی دەرخستنی جوانی و کەماڵی ڕەهای خۆی سروشت و گەردوونی کردووە بە پێشانگای سەنعەتە سەرسوڕهێنەرەکانی. هەر ئەم تێگەیشتنەیە کە مرۆڤ بەرەو تەسبیح و تەقدیسی ئەو دەداتە بەر. تەسبیح و تەزدیقکردنی خوای گەورەش لە هەست و شعوری عیبادەت و بەندایەتیەوە سەرچاوە دەگرێت. بەندایەتێکی لەم جۆرەش ئامانجی بەدیهاتنی مرۆڤ و تەنانەت سەرجەمی بوونەوەرانە. پلیکانەی هۆکارەکان لەو ڕۆوە کە نزیکمان دەخەنەوە لە ئامانج و ئاسۆیەکی لەم شێوەیە گرینگن.